ماوەی 3 مانگە ئەم قاوەخانەیەم داناوە لە شاری هەڵەبجە. بیرم لێ کردەوە کە شێوازەکەی بە شێوازێکی تر بێت لەگەڵ قاوەخانەکانی تراویش لەسەر شەقام بێت و هەم شێوازی قاوەخانەکەش جیاواز بێت. ئەویش وەکوی بینن لە شێوازێکی کوپایە. ڕاستەکەی ناڵێن نییە لەم شێوازە، بەڵام لە شاری هەڵەبجە نەبوو لەم شێوازی قاوەخانە لەسەر شەقام هەبێت و لە شێوازی کوپا بێت و دواتریش ئاوا خێزان و هەم زگورد بتوانن سەردانی بکەن. کە ناومان قاوەخانەی قەزوان تۆزێ ناوی تر هەبوو دووبارە بوو. ئێمە لە شاری هەڵەبجە شوێنێکی منتیقەیەکین شاخاوی بە قەزوانیشمان هەیە. بیرۆکەی ناوی قەزوانەکە بۆ لەوە هاویانی لە ئەوە نەبێ بڵم چۆنەڵی لاسایی شوێنێکی ترمان کردبێتەوە یان بە جۆرە لە جۆرەکان نا. وتمان با ناوی قەزوان بێت لەبەرەوەی هەڵەبجە و هەر بە هەنار بە ناوبانگ نییە، بە قەزوانیش بە ناوبانگین. بە شانسەکەی ئێمە ئەم ساڵ شاخ و داغ سووتا قەزوان نەبوو.